لناو مانگا كان خوای تعالى رمضان ذي الحجة ومحرمي هل بجاردوه لناو روجا كان خوای تعالى لحوت روجا جمعي هل بجاردوه لناو شوكانشا ليلة القدر هل بجاردوه لناو مانجي رمضان دشوي أخيري هل بجاردوه خوای تعالى لمانجي ذي الحجة كمانجي كي زور بيروزة دروجي يكمي خواي پروردگار هل بجاردوه وكردويتي قورترين روجاني صال وعملتيايا وكردوتيايا خوشويسترين كردوكان للاي خواي پروردگار مانجي ذي الحجة اما مانجي كايمد يقدور روجي تربا انين الناوي ان شاء الله تعالى لفضلكاني او دشت الدروجي اولي مانجي ذي الحجة خوش يسكانم خواي پروردگار لقرآني بيروزا سوني بي اخوا لسورة فجر افرمي والفجر وليال عشر والشفع والوتر خواي پروردگار سوين بشت قوركان نبينا اخوا بونمونا لمخلوقاتكاني خواي پروردگار سوين بآسمانكانو بزويو بخورو بمانگو بأستيركان أخوا لناو كاتكاني شاخواي پروردگار سوين بكاتي فجرو عصرو ضحاو شو روج أخوا لناو شوينكاني شاخواي پروردگار سوين ببلد الحرام أخوا بمكة أو شتاني قوربن خواي پروردگار سوينيان بي أخوا أو شتاني مزن بن خواي تعالى سوينيان بي أخوا بلام مروفكانيش تنها أبي بخوا سوين بخون جا خوای تعالى لبر قوري أمد شوا يعني أمد الروجي يكمي مانجي ذي الحجة خوای تعالى سوني بي أخوا والفجر وليال عشر أم دروجي بو خوای تعالى باسي شوكاني أو دروجاكا بو خوای تعالى باسي شوكاني كا چونك بعام خوش يسكانم شو للاي خوای پروردگار پیروستره تا روج لقرآن هفتاو دو جار باسی شو کراوه 57 جار باسی روش کراوه بتأكيد شونوجي لسنتكاني تر پیروستره لشوانا عبادت کردن للاي خوای تعالى مزنتره بو چونك اخلاصي زياتر تيايا انسان لشوانا دور للرياتره اگر کسيك هلسي لشوانا لبر خاطري خوا كاتيك خلق خوتوها كسوكاركي خوشي خوتون هلسي خول خوي حرام كاو لبر خاطري خوي تعالى شوان دور كات نيوش بكا يان سير كات نيوش بويتركو بكا لاي خوي تعالى زور مزنا خوش يسكانم زور قوريه هيچ ناقاتا اوا ودعا كردنيش لشوانا زياتر مقبولة زياتر ورقيراوة خوي تعالى لسيكوتي شوارع أفرمي كداوايكي هي بابيكا من ولام يدموا كاحتياجيكي هي با داوابكا من ولام يدموا بويا أواني كاحتياجيان هي با احتاجيكان يان بخن الشوان خوش يسكانم بتجربة بنراوة تجربة كراوة أو دعاياني كل الشوا داوا كراوة لخواي پروردگار مقبول تربوه زوتر خوای تعالى ولی گرتووە پیاوچاکان زۆر باسی ئەواکەن ئێوەش ئەگەر ئەتانەوێ تەجروبەی کەن و هەشتانە بە تەئکید تەجروبەی کردووە بۆیە هەندێک لە پێشینان فەرموویانە لە دنیاە لەزەت نەماوە ئیلا لە سێ شتانە بێ واللهی وایە واللهی ئەمە بالفعل وایە ئێمە ئێستا هەندێکی زۆرمان هەستی پێ ئەەکەین لەزەتەکانی دنیا ماوە لە چییە شەو نوێژی نوێژی جەماعەت هاوڕێتیکردنی پیاوچاکان ئەگینا لەزەت لە دنیا نەماوە دنیا لەزەتەکانی لە چیا بێ لەو هەموو کڵاوچی و فێڵباز و درۆزن و پارەخۆر و حرام خۆرانە ما بێ تێکەڵی ئەو خەڵکە هەر تێکەڵیانەکە ئیمانت دابەزێ هەر کە باس و بەسەرهاتەکانیان ئەبیسیتەوە ئینسان ئیمانی دائەبەزێ شەحنی تێتە سفر بۆیە شەونێژیەکێ لەو شتانەیە کە پیاوچاکان وتویانە ئەگەر شەونێژی نەبوایە حەزمانە کرد یەکسەر بمردایە
چونکە بەو شەو نوێژیە کە ئەچنە حزوری خوای پەروەردگار جارێتر شەحن ئیمانیان بەرزە بێتەوە، جارێتر ورەیان بەرزە بێتەوە. لە فەزڵەکانی ئەم دەڕۆژە کە دێتە پێش خۆشەویستەکانم تایە ئاەتی کۆتایی قورئان دابەزی کە دین کامل بوو. کابرایەک لە زانایانی جوولەکە هاتە خزمەتی چاوی بە عومەری کوڕی خەتاب کەوت، وتی ئەی عومەر ئاەتێک لە قورئانەکەتانە دابەزیوە ئەگەر بۆ ئێمەی جوولەکە دابەزیایە ئەمان کرد بە جەژن. ئەویش ئەو ئاەتەیە کە خوای تەعالا لە سوورەتی مائیدە ئاەتی 3 کۆتا ئاەتی قورئان کە ئەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أمرو خوای تعالى فرمي دينا كم بو كامل كردن كدين كامل بو ديني إسلام بيتا كامل بو لماوي بالسوء أو نصالا خوای تعالى أم ديني كامل كرد بو إيما قورتين نعمتي خوای پروردگارە بسرمانەوە کە دین کامل بوو. ئەم ئیسلامە جوانە پاکە ئەگەر وەک خۆی وەری بگری پیرۆزترین بەرنامەی سەرزەویە، پاکترین بەرنامەی سەرزەویە ئەگەر جێبەجێ بکەی بۆ تاکی ئینسانەکان، بۆ خێزانەکان و بۆ کۆمەڵگاکەش هەر هەمووی. جا ئیمامی عومەریش بەو کابرا یەهودیە وتی من ئەزانم ئەم ئاەتە لە چی شوێنێکا دابەزی و چی کاتێکیش دابەزی. ئەم ئاەتە لە عەرەفاتە دابەزی کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم حەجی ئەخیری کرد لە عەرەفاتە دابەزیە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم 80 ڕۆژ پێش وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەجزانم لە ڕۆژی جمعەیە دابەزی. یەکێکی تر لە فەزڵەکانی ئەم دەڕۆژە خۆشەویستەکانم زۆربەی عیبادەتەکانی تیا کۆ بێتەوە. ئیمامی ئیبن حەجەری عسقلانی لە کتێبی فتح الباریە ئەفەرمێ یەکێ لە ئەسبابەکانی پیرۆزی ئەم دەڕۆژە هەموویان زۆربەی عیبادەتە گەورەکانی تیا کۆ بێتەوە کە لە هیچ کاتێکی تران نەبووە. ئەویش حەج، ڕۆژوو، نوێژ، ذکر، ئەمانە هەمووی سەدەقەکردن و خێرکردن، ئەمانە هەمووی لەوەیە کۆ بێتەوە. لە هیچ کاتێکی تر ئەمانە نییە. لە کاتەکانە تر هەنێکی هەیە بەڵام هەر هەمووی کۆ نابێتەوە. یەکێکی تر لە پیرۆزەکانی ئەم دەڕۆژە خۆشەویستەکانم ئەم دەڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شایەتی گەورەی ئەو دەڕۆژەمان بۆدا لە حەدیثێکە کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە فەرمێ لە حەدیثەکە طبعا ڕقەمی 969 ئیمامی بوخاری و ئیمامی ئەبو داود و کۆمەڵێتر لە ڕاویەکانی حەدیث ئەیگەڕنەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ ڕۆژانێک ئەوەندەی ئەم دەڕۆژە گەورە نییە کە عەمەلی تیا بکەی، کردەوەی چاکەی تیا بکەی، هیچ ڕۆژانێ و هیچ ڕۆژانێ ئەوەنەی ئەم دەڕۆژە لای خوا خۆشەویست نییە کە کردەوەی تیا بکەی. زۆر گەورەیە زۆریش خۆشەویستە کاری کردەوەی چاکەی تیا بکەی. وتیان ئەی پێغەمبەری خوا تەنانەت جیهادکردنیش ئەوەنەی ئەوە گەورە نییە؟ ئاخر جیهاد گەورەترین کارە. خۆشەویستەکانم هیچ شتێونەی جیهاد گەورە نییە کە تۆ ڕوحی خۆت ئەەکەیتە قوربانی دینی خوا، ڕوحی خۆت ئەەکەیتە قوربانی پەیامی خوا، ڕوحی خۆت ئەەکەی بەخت ئەەکەی بۆ ئەوەی خەڵکی خوا بەختەوەر بن. زاڵم نەیە مسەڵەت بێتە سەریانە ستەمیان لێ بکە. هیچ شتێونەوە گەورە نییە. وتیان حتا ئەم دەڕۆژە کردەوەتیایە لە جیهادیش گەورەترە. فەرمووی تەنانەت لە جیهادکردنیش گەورەترە ئیلا مەگەر کەسێ بڕوا بۆ جیهاد بە ماڵەکەی و بەخۆی و ماڵەکەیەوە ئیتر نەگەڕێتەوە، یعنی شەهید ببێ، ئیتر کەسێک شەهید ببێ ئەوە لە هەموو شتێک گەورەترە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکی تری ئەو حەدیثە ئەفەرمێ ئەوەندە گەورەیە لە دەستی مەدەن زۆر لا إله إلا الله بکەن، زۆر الحەمدولله بکەن، زۆر تەکبیر بکەن، زۆر ئەستەغفر الله بکەن، زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم. ئەمە فرسەتە. ذکرکردن لە ئەو ڕۆژانە لە هەموو ڕۆژەکانی تر گەورەترە. ئەنەسی کوڕی مالک ئەگەڕێتەوە ئەفەرمێ ئێمە لە سەردەمی ئێمە سەردەمی سەحابە پێمان گەیشت بوو کە ئەم دەڕۆژە هەر ڕۆژێکی بەقەدەر 1000 ڕۆژە و ڕۆژی عەرەفاتیش کە نەوەم ڕۆژێتی بەقەدەری 10,000 ڕۆژە. خۆشەویستەکان زۆر گەورەیە فەزڵی ئەمە. یەکێکی تر لە فەزڵەکانی
ئەم دە ڕۆژە خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان عەرەفاتی تێکەوێ نۆیەم ڕۆژی عەرەفاتە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم الحج عرفة يعني گەورەترین ڕوکنی حەج عەرەفەیە يعني هەر کەسی عەرەفات تەواو بکە حاجیە بۆیە زۆر گەورەیە خۆشەویستەکانم و طبعا بۆ ئەوانەی حاجی نین ڕۆژوگرتنی ڕۆژی عەرەفە ئەزانن چەنە خێری زۆرە ڕۆژوگرتنی ڕۆژی دووشەمە ئەم دووشەمە نا دووشەمەکەی داهاتوو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەبێتە مایەی کەفارەتی گوناحی ساڵێکی پێش و ساڵێکی پاش قەت نەبووە لەی شوێنێکی ترە إلا لە عەرەفەیان نەبێ و پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە خەیر الدعاء دعاء يوم عرفة باشترین دعاء دعای ڕۆژی عەرەفاتە حق ئەو ڕۆژە ئینسان لەدەست نەدا لە دوعاکردنە باشترین دعایە و هیچ ڕۆژێ شەیطان ئەوەندەی ڕۆژی عەرەفە بە زەلیلی و سەرشۆڕی نەبینراوە هیچ ڕۆژێ ئەوەندەی ڕۆژی عەرەفە شەیطان سەرشۆڕ نییە لەبەرەوە لە دەستی مەدەن و هەروەها لە فەزڵەکانی ڕۆژی ئەبدە ڕۆژە خۆشەویستەکانم ڕۆژی دەیەمی ڕۆژی جەژنی قوربانە يوم النحر الله ڕۆژی جەژنی قوربان خۆشەویستەکانم لحديث صحيحة هاتوا بيغمرة فرمي صلى الله عليه وسلم إن أعظم الأيام عند الله تبارك وتعالى يوم النحر ثم يوم القر قورترين روجاني خوا روجي ديمي أأم كبريتية التي روجي ججني قربان كاتي حج تواوى بيو عرفات تواوى بيو حاجة كان ابن بحاجي زور قوري زور باشان روجي قر ڕۆژی دوای ئەوە کە حاجەکان لە مینام ئیستقرارەکەن قەڕ لەوەوە هاتووە یعنی لەوێ نیشتەجێ ئەبن لە ڕۆژی جەژنی قوربانە ڕەجمی جەمەرات کە کوردی خۆمان پێڵێن ڕەجمی شەیتان لەو ڕۆژەیە ڕۆدا ڕۆژی جەژنی قوربان تایە حاجەکان سەرەتاشن یان کورتێکەنەوە ڕۆژی جەژنی قوربان ڕۆژی قوربانیکردنە ڕۆژی هەد سەربڕینی هەدیە لەلایەن حاجەکانەوە ڕۆژی تەوافی ئیفاضەیە ڕۆژی سەعی بینی سەفا و مەروایە ڕۆژی جەژنە ڕۆژی نوێژی جەژنە مسلمانان لەوێ نوێژی جەژنەکەن ڕۆژی سەربڕینی قوربانیەکانە لەلایەن هەموو مسلمانانەوە ڕۆژی گردن ئازاییە بۆیە زۆر ڕۆژێکی پیرۆزە و پێی ئەوترێت جەژنی گەورە پێی ئەوترێت جەژنی گەورە بۆیە ئەم دە ڕۆژە کە هالە پێشمان زۆر گەورەیە و لە دەستی خۆتانی مەدەن خۆشەویستەکانم تەوبەیەکی ڕاستەقینە بکەن چونکە هەموو گوناحێ بە تەوبە ئەسڕێتەوە و هەوڵ بدەن عەزم بکەن ئەم دە ڕۆژە بە ئاسانی لە دەستان دەرنەچێ هەر کەسێ بڕیار بدا خوای تەعالا ئینشاء الله هاوکارێتی والذین جاهدوا فینا لنهدینهم سبولنا تۆ بڕیار بدە خوای گەورەش هیدایەت دەدا سەرکەوتوتەکە هەوڵ بدە خۆشەویستەکانم ئەم دە ڕۆژە دوور بگرێ لە گوناحەکان خۆ ئەبێ هەموو کاتێک تۆ دوور بگری بەس ئەم دە ڕۆژە بە تایبەت لە دەستی خۆتی دەرمەکە حەیفە گوناحی تیا بکەی بڕێشتێ لەم دە ڕۆژە زۆر گرنگە ئەگەر خوا بیکاتە نسیب کەسی حەج یان عومرە بکە هە زۆر گەورەیە و بەداخەوە ئێستا ئەم وەزعەکە دروست بووە هیوادارم ئینشاءڵڵا کۆتا ساڵی ئەو ناخۆشیانە بێ کە حاجەکانمان نەچوون بۆ حەج بەڕاستی گەورەترین ئیشە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم عمرە بۆ عمرە ئەبێتە کەفارەتی نێوانیان و حەجی مەبرور حەجێ لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ليس له جزاء إلا الجنة الله تەنها بەهەشت پاداشتەکەیەتی خۆشبەختی بۆ حاجیانەی کە هەڵ نەگەڕیانەتەوە کە هێشتا پەیامی حەجەکەیان نەدۆڕاندووە ڕۆژوگرتنی ڕۆژی ئەم نۆ ڕۆژە لە سنەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم بەڵام ڕۆژی نۆیەمی زۆر جەختی لەسەر کراوەکو ئێستا لە حەدیثەکە باسمان کرد ئەبێتە کەفارەتی گوناحی ساڵێک پێش و ساڵێک پاشۆکو لە ڕیوایەتی ئیمامی موسلمە هاتووە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خۆشەویستەکانم ئەفەرمێ ئەم ڕۆژوگرتنی ئەم نۆ ڕۆژەکە لە کوردەواری خۆمانە پێ ئەوترێ نۆمینەی حاجیان ئەفەرمێ مستحب استحبابا شديدا ئەفەرمێ زۆر سنەتە زۆر سنەتە بۆیە لە دەستی خۆتانی مەدەن نوێژە سنەتەکان خۆشەویستەکانم نوێژە سنەتەکان
بەڕاستی ئینسان بە فەرزەکان دینی کامل لەبێ هیچ شتێ لای خوای تەعالا ئەوەنەی نوێژە فەرزەکان گرنگ نییە ئەوەنەی فەرزەکان بەعام گرنگ نییە بەڵام بەردەوام ئینسان لە دوای فەرزەکان زیادە ئەکا نوێژە سونەتەکان ئەکا بەو نوێژە سونەتانە لە خواوە نزیک ئەبێتەوە تا خوا خۆشی ئەوێ وەکو لە حەدیثی قودسیە هاتووە ئەفەرمی ئەوەنە خۆشمەوێ ئەبم بەو چاوانەی کە پێ ئەبینێ ئەبم بەو دەسانەی کە شتی پێ ئەڵەگرێ ئەبم بە پیانەی کە پێی ڕێیەکا یعنی ئەبی بە ئینسانێکی خوایی بە دینی خوا بە شریعەتی خوا ئەجوولێیتەوە بە ئەمری خوا هەڵسوکەوتەکەی خوا ئەتپارێزێ لە گوناح لە تاوان ئەو کەسانی کە نوێژە سونەتەکان ئەنجامەدەن زۆر کارەکانیان گەورەیە نوێژە سونەتەکانیش خۆشەویستەکانم هەیەتی مؤکەدە و هەیەتی غیر مؤکەدە مؤکەدەکان لای کەمەکەی ئامانە ئەم دوانزەیە لە دەستی خۆتان مەدەن ئەم دوانزەیە کە ئێستا باسیەکەم شتەکانی تریش هیچ سونەتی تریشمان هەیە ڕۆژانە لە مزگەوتەکانە ئەیبینن ئەکرێ بەڵام ئەمانە لە دەستی خۆتان مەدەن دووی پێشی نوێژی بەیانی لە هەموو دنیا و ئەوەی هاتیا خێرترە لە دەستی خۆتانی نەدەن لە هەموو ئەم دنیای و ئەوەی ها لە ناوێ خێرترە دوو ڕکاتی سنەتی پێشی نوێژی بەیانی چوار ڕکات لە پێشی نوێژی نیمەڕۆ دوانیش لە دوای نوێژی نیمەڕۆ نوێژی مەغریب دوان لە دوای نوێژی عیشایش دوان لە دوای ئەمانە لە دەستی خۆتان دەرمەکەن ئەمە مؤکەدەکانن و جگە لەمەش سنەتی تریشمان هەیە هەر لە ناو نوێژەکانە نوێژی زوحان شەو نوێژی ویتر ئەمانە نوێژە زۆر گەورەکانن لە دەست خۆتانی مەدەن خۆشەویستەکانم سەدەقە و خێرکردن فرسەتە ئینسان خێر لەم ڕۆژانە گەورەیە ئەوە بەرە جەژنانیشە خۆشەویستەکانم هەندێک لە مسلمانان حتا پێشی جەژنیش پێش جەژنی قوربانیش خێرەکەن جاروای حیوان سەرە بڕن ئەیکەن بە خێر بۆی مسلمانان گۆشتەکانیان هەبێ خراو نییە بەڵام طبعا قوربانی زۆر گەورەترە بەڵام ئەگەر تو خێر و سەدەقەی پێش ئەوەش بکەی هەر زۆر گەورەیە چونکە ئەکەوێتە ئەو ڕۆژە گەورانەوە ئینشاءڵڵا لە دەستی خۆتانی مەد دەرمەکەن براینە پارە چی قیمەتێکیە ئەگەر دڵی خۆت و مسلمانانی پێخۆش نەکەی تو خوا پارە بۆ چی باشە براینە پارە بۆ چی باشە من زۆر جابیرەکەمەوە ئەڵێم پارە چی قیمەتێکی هەیە تۆ لە ناو خەزێنەیەکە لە ناو قاسەیەکە هەڵت گرد بێ چی قیمەتێکی هەیە چی قیمەتێکی هەیە زۆر جار ئەوە ناگاتە فریاتیش زۆر جار ناگاتە فریاتیش مسلمان هەیە بە بێپارەیی ئەمرێ بەڵام بەهۆی پارەوە زیندوو ئەبێتەوە ئەو مسلمانەی کە خەڵکی سەرقەڵا بوو کە لە حاڵەتی مردنا بوو هەردوو عەقلی عەجزی کردبوو بە فەزڵی خوا پاشان بە یارمەتی بەڕێستان الحەمدولله یەک دوو ڕۆژێ پێش ئێستا تەلەفۆنی بۆ کردمتی لە خوا بەزیاو بێ عەمەلیاتم کردووە و ئیتر ئومێدی چاکبوونی هەیە یعنی چەند گەورەیە ئەگەر ئێوە یەک دینارێکتان دابێ ئەو مسلمانە زیندوو بووبێتەوە بەهۆی دینارەکەی ئێوە کە تایە بەشدار من أحياها فكأنما أحيا الناس جميعا يكس بهوي تو زندو بيتو وكويا همو جهان زندو كرد بيتو براينا بارا قيمتي نيه بخوا بارا فرياي كي كوتوا اگر هلنا وخزينه علي قرت به بارا بو باشا خدمتي خوتو براو اموزاو باوكو دايكو كرو مالو منالو كسوكارو مسلماناني بيبكي ام جا خوشوي سويتو للاي مسلمانان يسا زور كسمان ايمك لي اواكين خلق حزم ليناكا خلق حزم لي اگر حزكي خلق خوشتي بي ببخش خلق خوشتي بي خوي تعالى فرمي يا ايها الذين امنوا انفقوا مما رزقناكم من قبل ان ياتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة مسلمانان ببخشن بيشوي الروج بيتا بيش كرينو فروشني تانية ناتواني بلي بارا ادم بهاش تكرم ڕۆژێک کە خزمایەتی و دۆستایەتی و محەبەتی تیانە ڕۆژێک کە کەس فریای کەس ناکەوێت بەبێ ئیزنی خوا کەس ناتوانێت شەفاعەت بۆ کەس بکە ئەگەر خوا ئیزنی نەبێ والکافرون هم الظالمون داواکارم خوای تەعالا بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بۆ خاتە ناوە جوانەکانی خۆت دامەزراومان بکەی لەسەر دینداریتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە هاوکارمان بی یارمەتی دەرمان بی ئەم دە ڕۆژە کە دێ بتوانین صفحي أعمال كان من أو أن دبركين شانازي بيو بكين للاي تو للاي بيغمركيت يا ربي خوايا رحم بكردستان بكي لفتنو لتفريقو لدوبركي بمان باريزي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخد إصلاحي حال من بكي شفاين خوشا كان من بدي رحم بمردو كان من بكي مالو منال من إصلاح كي رحم بباو بابيران من بكي يا رب العالمين آمين آمين خوشي سكانم وتمان ذكر زور قورية بتايبتي أو ذكريك
لججنا أوتري زور قوري لم دروجة. ابن عمر وأبو هريرة وكو إمام بخاري قريته أفرمي يخرجان إلى السوق في أيام العشر يكبران ويكبر الناس بتكبيرهما. لأن أتشون بو بازار لأنه بازار الله أكبر يعني كردو خلق يعني الله أكبر يكرد. وهروها إمام بخاري أفرمي وكان عمر يعني إمام عمر لكاتي خويا يكبر في قبته لقبكي خوي لمنا بمنا الله أكبر يكرد الله أكبر يكرد همو منا لقال الله أكبر يكردو قشتي ألاريوا. وكان ابن عمر يكبر بمنا تلك الأيام. ابن عمر لمنا أو رجانا الله أكبر يكرد وخلف الصلوات ولا باش نيوجكان وعلى فراشه ولا سرجيقاكي خوتنكشي وفي فسطاته ومجلسه وممشاه تلك الأيام جميعا. بري كرد دو بهلصانة ولا ناو شرداخك لحر شوينيك مجالي بويا أو ذكري أكرد. وذكري خوش يسكانم خوش يسترين تشتل الله إخوة تعالى سببي رزقاربوني إيميا خوش يسكانم أتباريزي لكفر لشيطان لآقري جهنم ذكر أتباريزي خوش يسكانم ملائكة كان خوا وملائكة كان إخوة صلوات لسردن أقرتوا صلوات سر پیغمبر إخوة بدي صلى الله عليه وسلم كذكرى بهيسترين سلاح إنساني إيمان دار شكي إنساني إيمان دار ذكرى باشترين عمل وباكترين عمل ذكرى كان ذكرى خوش يسكان عمل كان إنسان زور برزكاته بلا إله إلا الله يك للروج قيامته لو أني رزقارت ببي أقل لا إله إلا الله كلا ناو دلو درشو بيه ترازوی ڕۆژی قیامەتت زۆر قورسەکاتەوە ترازوی چاکەکانت ئەبێتە مای لێبوردنی گوناحەکانت. مەجلیسی ذکر مەجلیسی مەلائیکەیە مەجلیسی پێغەمبەرەکانە مەجلیسی بەختەوەریە مەجلیسی لێبوردەیی خواییە. بۆیە خۆشەویستەکانم هەر لەبەر ئەوە خوای تەعالا بەستوێتە نوێژەوە ئەفەرمێ فەئیذا قەضەیتم الصەلاة ئەگەر نوێژی جمعە لێبوونەوە فاذكروا الله بڕۆن ذکری خوا بکەن. فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا. أو آية كيتر درباري نيوجب عام أم جاء فرمي أي بسيط الرجوع ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم بس يأتي حجوا. فإذا قضيتم مناسككم فاذكروا الله كذكركم آباءكم أو أشد ذكرا بس يأتي جهاد ولا حالة جهادشة أفرمي يا أيها الذين آمنوا إذا لقيتم فئة فاثبتوا واذكروا الله كثيرا. بويا الذكر خوش يسكانم أبي ويردي سرزماني همو مسلمان بالله همو كاتيكا فريات أكي خوش يسكانم وقربانيش خوش يسكانم مطمئن لم روجانا وأقرتو برياري قرباني داوة لنينوكو لتوكت مقرب بس أو كسيك قربانيك أكا مالو منالكينا أويك برياري قربانيك داوة با لتوكو لنينوكي نقري يعني لا يعني تقول للشموة إتر توكو نينوكت بقرا بوئي لأو دروجة نيقري هتا قربانيك تسرى بالري. وهو بدن قربانيش كان خوش يسكانم إسلام كاتا كخلق موچتو زدواء كويو حالي خلق خرابة قرباني كردن أو نيترى خيرك زياترى فرصة خوش يسكانم نيتي ليبنا وخواي تعالى إن شاء الله فريات أكوي وهاو كارتبه ويارمتيد أدا إن شاء الله تعالى. هول بدن حيواني باش بحيوانك كهلا بجرن قلوبه نخوشيكي نبيت كديار بيت كور نبي شل نبي ولريش نبي وبيريش نبي أم صفاتنا زور قرنق لقربانيها هبيو خوي تعالى بخاتنا وجوانا كان يخوي الرحمن بيبكا